ئێمە لە ڕێگای ئاوەدانکردنەوە و وەبەرهێنانی زیاتر بۆ بەگەڕخستنەوەی کارگەکانمان و بە گرنگیدان بە کەرتەکانی پیشەسازی و کشت و کاڵ و گەشت و گوزار هەلی کاری نوێ دابین دەکەین بۆ بێکارەکانمان. استراتیژ و پرەنسیپی هەلیکار لە بەرنامەی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستاندا پەرەپێدانی کەرتی تایبەت و ڕەخساندنی هەلیکارە بۆ زۆرترین توێژی گەنجان لە ڕێگەی وەبەرهێنان و بەگەڕخستنی کارگەکان و هێنانی کۆمپانیا بیانیەکانەوە. یەکێتی پلانی هەیە 4 ساڵی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان 4 ساڵی ئارامی و خزمەت و هەلیکار بێت، بۆ ئەوەش زەمینەسازی دەکات کە ژینگەیەکی لەبار و بازاڕێکی ئارام و حکوومەتێکی خزمەتگوزار بنیاد بنێت کە بوژانەوەی بازار و هەلیکار و خۆبژێوی دابین بکات. لیستی 105 یەکێتی بوژانەوە و بەگەڕخستنەوەی پرۆژە و کارگەکان و خوێندن و دەرچوون لە زانکۆکان و گەڕانەوەی متمانە بە کەرتی تایبەت بە تەنها چارەسەر دەبینێت بۆ چارەسەری ڕیشەی بێکاری و جێگیرکردنی باری ئابووری. هێنانەکایی دادی کۆمەڵاتی لە دابشکردنی داهات و سامان و داڕشتنی سیاسەتێکی ئابووری ڕوون لەسەر بنەمای پلانێکی استراتیژی تۆکمە و بوژانەوەی ژێرخانی ئابووری هەرێم لە ڕووی ڕێگاوبان، پەرەپێدان و هاوچەرخکردنی گوندەکان، بوژانەوەی کەرتی کشت و کاڵ، بەهێزکردنی کەرتی پیشەسازی، بەدامەزراوەی کردنی کەرتە ئابووریە جیاجیاکان، بەرنامە و پێشەنگی کارەکانی داهاتووی تیمی یەکێتی دەبێت لە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستاندا. لە 4 ساڵی ڕابردووی پڕقەیراندا تیمی یەکێتی لە حکوومەت بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی لە ڕێگەی دەستکەوتەکانیەوە سەلماندوێتی کە یەکێتی دەتوانێت ئارامی بەدیبێنێت و بەشێک لە داخوازیەکانی هاوڵاتیان دەستەبەر بکات. هەر لەو سۆنگەیەشەوە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی خستۆتە ژێرباری خزمەتێکی گەورە بۆ دەستەبەرکردنی هەلیکار و ڕەوینەوەی ئەو نائارامیەی دروست بووە و بۆتە هۆی لاوازکردنی وەبەرهێنان و کەرتە جیاوازەکانی تر.